چونکە حاڵەتەکەم بینی کەوتبوو قۆڵیشی کەوتبوو ژێر ینی لە بینی سارەکە و چوە قۆڵی چوە دەرەوە. مامۆستا کەفاەتە بێت لە ئێستادا بەڕێستان نەخۆشخانە بەجێ هێڵن چی ڕوویان لەوێ ئەوەی کە بیرتە ئەوەی کە بیمە دەستخۆش بۆ تۆ ئەوانە ئەوەی کە بین بڵای مەحتیاجی ئاسایی بوو سەفەرەکەمان پیاسەکەمان ئیماکەمان کرد تەلەبەکان و گەڕاینەوە لە تەختایەکە بووین لە لۆفەیە بوو ئەوەی من بزانام دوو حاڵەتە یان مەشغوڵی موبایل بوو یان تۆ سرعەتێکی تیا بوو جا نازانم حاڵەتی تر هەبوو نازانم چونکە من لە نێوە ڕاستا بووین پاسەکە وەریگرت هاتە ناو خۆڵەکەوە گەڕایەوە ڕۆشتەوە گەوە یەک تەقلیە خزانێ دروست بوو ئەوانە الحمد سلام زۆت لەخوا بەسە مردنی تیانەوە بەڵام حادیسکە قورس بوو ئەو ئەوانە مەجبورگیان بنارن شوشەی بەرکەوتووە یان ئازارێکی تری بەرکەوتووە لەخوا بەزیێوانە سەر لە خستانیشانە پشتیان بۆ کردین ئەوانی تێ جەماعەتانە هاتنە ئێرە حاڵی ئێران کردین نۆشەخە و ئینشەڵڵاوی کە کرا پیس بێت کردوانە دەستیان خۆش بێخۆ وەزع چۆنە الحمد لله باش من بەم لایە بوو چۆتە قەڵێکە و تاو ئەشتێکی وان نەبوو عارفی زۆر خراپ بوو لەناو دوو مامۆستامان ئەچیان لە ملیا بوو دوو مچاوێتی ئەوەی ترمان کچیشی مامۆستامانە من زۆر متاسیرم بوو چونکە حاڵەتەکەم بینی کەوتبوو قۆڵیشی کەوتبوو ژێر ینی لە بینی سارەکە و چوە قۆڵی چوە دەرەوە لەگەڵ سارەکانی زۆر متاسیرم بووە خۆمە ئەوەی توانین تەلەبەکەم دەریاکە و بردە دەرەوە ئەو لەحزادەکەی زۆر ناخۆش زۆر متاسیرمی تەمەنای بۆ کەم ینی زۆر متاسیرم بۆ حاڵەتی ئەو مناڵە ینی زۆر ناڕەحەت بوو دانێک تیشمان تیا بوو قۆڵیشکا بوو ئەویش الحەمدوللا باشتر بوو نەجاتمانە بەڵام ئەوەی مامۆستا سامان و مناڵەکەی من متاسیرم ئینشەڵڵا خوای گەورە شیفای بە ئەوانی تریشان شتی بەسیط بوون دوو تەلەبەی تریشمان قۆڵیەتی زۆر ئەوانەمووی عیلاج و دوورینەوە شتیان بۆ کراوە تاو ئەو کاتێک کە پاسەکە وەرگەڕا هەمویان کەوتن بە سەریەکە ئەوانی کەوتن بە سەریەکە و لە بەری ژێرەوە بوون زۆر ئازاریان پێگەیشت بێگومان تۆ پاسێکی 20 نەفەریان 25 نەفەری تیابێت تەبان یا تو لەسەر لێک لاکەوی ئەم هەموو شوشەیەکەی بەسەدا ئەم شتی تایە هەموو تەلەبەی بەسەر یەکلا یانی من بۆ خۆم لەو لەحزاتە ئەوە وەزم لای دەریاکەوە بووم زوو محاولەم کە تەنیشتم کە سلبەنازە زۆر وەزەی خراپ بوو ناڵم ملیەتی لەگەڵ هەموو دوو مچایەمانی تەقیوە تەبە تۆ شوشەیە بەڵام وەکو حادیسەکە کە سیرەکەی الحەمدولله باش دەرچوین ئەوە یان تۆ بەڵام هیوادارم ئەوەی کە هاچی سێرڤیسی پاس زۆر مهمە ئەو ستافی کە پاسەکە ئەگەریان ئەو ستافی کە ئەڕات پاسەکە ئەمە مەکتەبەکانی تۆ ڕۆیتە شوێنێکی ئاواوە ئەبێ حەزەر لەوە هەر بکەی وەنە لۆفەی تیا بەڵام قەزا قەدەریش تەبان هەر هەیە نازانی بەڵام لۆفەی تایە تەلەبە پێ ئامانەت هێستا من ئەوەی خۆم مشکلم زۆر نییە ینی تەبان بەس زیاتر تەرکیزم بەخوا لەسەر تەلەبەکانە ینی ئەو تەلەبانە پێویستی بۆ ینی ترسێکی زۆر ئازارێکی زۆر هاواکردنێکی زۆر ینی قورسە بۆ تەلەبەکان ینی هەموو دایک و باوکو مەسئولیاتە بۆ ئێمە ناخۆشە هاوار و گریان و هەموو دایک و باوکە شڵەژان دروستە بێ هەموو دایک و باوکە گەشتن و تێرە هەمویان دۆتە خستەخانە تەبەن تۆزێ ناخۆشە بۆ ستافی ئیداری و مەکتەب ناخۆش و بۆ دایک و باوکی تەلەبەکان ئینشەڵڵا هیوای سەلامەتیان بۆ خوازم ئەوانە. مامۆستا ئەو کچی کە باسە کرد تەمەنی چەند بوو کە قۆڵی کەوتووە ژێرەوە؟ وەڵای کچی مامۆستا بوو وازم ناچوو 5 ساڵەوانە 5 تا 6 ساڵ ئەوانە بوو ئەوانە هەچەند خۆی گەشتکا بوو مناڵ بێ نابووی هەمچەند حاڵی تایبەتیشی هەیە وەڵای خراپە ئەوەی من بزانم خراپە چونکە ئەمەی لەژێر پاسەکە بوو الحەمدولله ئەو دکتۆرانە عیلاجی بۆ کەن و تۆ عەمەلیاتەوە بەشم ئینشەڵڵا عەمەلیاتەکەی و نەجاحەت بێنێت و سەرکەوتوو بێت ئەوانە.